بیفانەوە خوای گەورە ئەفەرمێ مباشر جوابیاتەوە ئەثنا عەلەیە عەبدی ئایا عەبدەم ستایشی منی کرد منی بە بەرز ڕاگرت منی بە پاک ڕاگرت وتی الرحمن الرحیم فإذا قال مالك يوم الدين كاتك جل مالك يوم الدين خاون داري روجي قيامت قال الله خواي قولا فرمي مجدني عبدي عبدك مني ببرز راقرت مني ببيروز راقر مني بقولا راقر تمجيدي مني كرت يعني وشة آيات بآياتي أم سورة أخوة جواب بدياتو بويا بران خوش كان عرسانكم نوش كردن قصة كردنا لقل خوايا تو قصة لقل خواكي تو خوا جواب بدياتو معقول نتو نوش بكي أقل معنى كاني نبيل نزاني چی لەگەڵ خوایە ئەڵێ قسە بۆ برادێک بۆ ڕەفیقێک بکەی ئەگە بزانێت تۆ نازانێ ئەڵێ چیە ئاگال لە خۆت گوێ لێ ناگرێ تۆ قسە لەگەڵ پەروەردگاراکەی ئەڵێ وەجەهت وەجهی للەذی فەطەرە السەماوات والأرض ڕوون کردوێتە ڕووی ئەو زاتەی کە عەرز و ئاسمانەکانی لێ نەبوو هێناوەتە بوون تۆ قسە لەگەڵ ئەواکەی دەبزانە ئەڵێ چی بە سپاس و ستایشی پەروەردگارم دەست پێ کرد سپاسێک کە لایقی ئەو بێ سپاسێک کە بە ئەلفاظێک بێڵم خۆی هەڵی بژار بێ بۆ خۆی كلامك كلامي خوايا كلامي أزلي خوايا قد كون نابي قد بيتام نابي كام قوراني كام لحني للدنيا الله خوشة جاري دو جار سي جار دا جار بيلا رولا برشاو دكي سبحان الله أم قرآن أم سورة فاتحة روجي حفظ جار بيز جار سي جار پنجا جار صد أنا جارم عبدانا إلينو همو جار كي خوينتو سبحان الله ترو بارا ولا يمدقي هاتو تخوارو قرآني خوايا كون نابي نار زيد نافوتت تەڕ و پاراوە هەموو دقەیەکە ئەی خوێنیت کاتێک کە سوپاس و سایشی خوا و کرد و خواش جوابیایتەوە ئەم جارە ئەچیتە تەورێکی تر خۆت یەکلاکی تۆڵی خوایە من عەبدی تۆم عەبدایەتی بەس بۆ تۆکەم غەیری تۆ خوای کە ناناسم ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین ئێمە بەس عیبادەت بۆ تۆ ئەکەین عەبدایەتی بۆ تۆ ئەکەین لە زمانی عەرەبیە عادەتی عەرب وایە فعل فاعل مفعول به أما ترتيبي قصير لبيش فعل دواي فاعل عاد دواي فعلك فاعل بيت دواي فاعل مفعول به بيت طالما لينا يفهمني إياك نعبد كفعلك كشي إياك كمفعول به خستيتيا بيش شيوا بيش فعلك وا بيش فعل فاعلك شوا يعني هرتو أبرستين أما العربية بيوتي للتخصيص يعني خصوصا تايبة بس تو أبرسين أجب ما نتها نعبد إياك يعني تو أبرسين بلام لقل لواني لقل تو شايكي كش برسين بس كوت من إياك نعبد يعني تايبة خواي برود قاما بس تو أبرسين برسراوي كمان نئمة هيج ذاتي كتير هيج تي كتير إما بشايني أو نازانين بي برسين إياك نعبد وإياك نستعين وتنهى استعانة وهوارش من تشتو بنا من تنهى بتوية أم إياك نعبد وإياك نستعين يعني لا إله إلا الله يعني إما هيش خواهقنا ناسين جقل الله نبت عبداتي وبنداتي بو كف ناكين جقل الله نبت سر بو كف دانانا يلين جقل الله نبت هاوار لكف ناكين جقل الله نبت بشتو بناي إما كفني جقل الله نبت خوايا مصباص السايشي توم كرد توي الرحمن الرحيم توي مالك يوم الدين خاون داري روجي قيامت منيش عبديكم عبداتي بو كف ناكم تو نبت هیچ کام لە مەخلوقاتەکانی لە بەشەرەکانی بەشیاوی ئەوە نازانم کەوا بەخوای بزانم مافی تۆی بەبێ خوایەتی مافی ئەڵڵایە نابێ ببەخشێ بە عەبدێک نابێ بیبەخشی بە زەلامێک نابێ وا تەسەوڕکەی کە زەلامێک مەخلوقێک لەسەر ئەزا خێر و شەڕی بەدەستە جگە لە ذاتی ئەڵڵا هەمومان عەبدین هەمومان محتاجی ذاتی ئەڵڵاین برایم سەلامی خوای لێبێ جوانی بە قەومەکەی وتیان برایم تۆ دارانە وشکانەوە ئەو بتانە وشکانەوە فەرمووی گەورەکەیان شکانێتی ئابزان دەبۆ بڵێن با جوابتان باتەوە پرسیاری لەکەم زان وایان نا فەسەلوهم من کانوا ينطقون پرسیاریان لێ بکەن با قسەکە بڵێ کێ وای لێ کردوون دار و بەردێک دروستکراوێکی خوا تۆ بێنی بیکەی بەخوا وازانی خێر و شەڕی بەدەسە یا زەلامێک مەخلوقێکی گۆشت و خوێن و ئەفقان کە 50 ساڵ یا 100 ساڵ لەوە پێش نەبووە پێشتر تۆیەکی گەنی مەنی بووە پێوتێ مەنی بۆ گەنێک بووە لە دوای مردی شەبێ بە کەلاکێکی هەڵاوفایی بۆگەن لە نێوان ئەم دوو بۆگەنەیە خۆی لێ گۆڕا خۆی لێ بۆ بە ئەڵڵا تۆ بێ ئەمە بکەی بەخوا بیپەرستی بە شەرێک کە ئەگەر بێت و مێشولەیەک بچێتە گوێچکەیەوە فیای سەری خو ناکوێت لە داوە سەری خۆیان بەدار و دیوارە ئەگەر بێت و بۆری
بۆریەک لە بۆریەکانی هەنافەی یا میزکردنی یاخود دەرچەی بگیرێت ئامادەی هەموو مڵکەکەی ببەخشێ بەس بۆی نەجاتی بێ لە دەرزە و ئازارە تۆ بێ زەلامێکی ئاو بکەی بەخوا کەسێک کە خۆی نەخۆش دەکەوێت مەجبورە دکتۆر بێتە سەری تۆ بچیتە لای ئەو بڵێ چاکم کەرەوە کەسێک کە خۆی ئەمرێت و ئەچێتە ژێر گڵەوە تۆ بچیتە لای ئەو داوایەکی عومرت درێژکات یاخود ئەو لایەن نەمرێ فریاوکەوێ ئەوەی ئێمە خوا فێری کردوین ئەم سوورەتی فاتحەیە دینێکی تەواوە بۆ خۆی ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین یعنی لا إله إلا الله یعنی پەروەردگارە ئێمە تۆ بە شیاوی ئەوازانین بپەرستین غەیری تۆ کەسی کە ناپەرستین غەیری تۆ هاوار بۆ کەس ناکەین غەیری تۆ کەس بە خاوەنی ئەوە نازانین ببێ بەخوای ئێمە ڕێگە و ڕێباز بۆ ئێمە دانێ ڕێچکەی ژیانمان پیشان بات ئێمە تۆ ئەناسین دەیخوای دە من کەس بە گەورەی خۆم نەزانم و کەس بەخوای خۆم نەزانم ئیلا تۆ نەبێت منیش لە دنیاە بەخۆ 1001 پێداویستیم هەیە لە هەموو لەحظەیەکی ژیانمان نوقسانم و ضعیفم و پێویستم بە پاڵپشت و یارمەتی دەر هەیە بۆیە کە ڕووەکەمە بارەگای تۆ ئەڵێم ئهدینە الصراط المستقیم دەی ئەڵڵا من کەس ناناسم تۆ نەبێ کەس بەخوا نازانم تۆ نەبێ کەس بە گەورە نازانم تۆ نەبێ کەس بە خاوەنی عەرز و ئاسمان نازانم تۆ نەبێ کەس بە ڕازق نازانم تۆ نەبێ کەس بەوە نازانم بتوانێت فریام کێ لە ناخۆشی و تەنگ و چەڵەمەکانم لەسەر لابەرێ تۆ نەبێ دە تۆش فریام کە ئهدینە الصراط المستقیم پەروەردگارە هیدایەتمان بەی بۆ ڕێگەی ڕاست صراط یعنی ڕێگە مستەقیم عەدڵ ڕێک